ئەم کاتان باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆژ چەند بورگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها چەند تەوەرێکیشمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. دوو تەوەری سەرەکیمان هەیە ئەمڕۆ لەگەڵ میوانەکان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لە کۆمەڵێک گروپ دەکەین کە لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان بە تایبەتی لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی چەند کارێکی خۆبەخشی دەکەن. ژمارەیان نزیکەی 100 تاوەکو 150 کەس دەبێت، هەندێک جاریش دەکەنە 200. ئەمانە بەشی زۆریان گەنجن. هەندێک لەی لای خۆمان دەکرێت لە گەنجانمان دەڵێن خۆشەویستیان بۆ نیشتیمان و بۆ وڵاتیان نەماوە، زیاتر بیرکردنەوەیکی گلۆبالیزم یاخود بە جیهانی بوونیان هەیە. بەڵام ئەم گروپە بابەتێکی دیکەت بۆ دەسەلمێنێ کە ئەمانە بە خۆبەخشی کار دەکەن. ئەوەی کە خۆیان دەیزانن دایانەوێ بیانگێنە خەڵکی دیکە و زۆر خولیان کردووەتەوە، زۆر کاری دیکەشیان کردووە. لە سەردەمانی کۆڤید-19دا چەندین کاریان بە ئۆنلاین کردووە. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەزمموی ژنێکی نووسەر کە بۆ خۆی لەم ساڵدا دوو کتێبی بڵاو کردوێتەوە. کتێبەکەی ئەم کتێبەی کۆتایی بابەتێکی سەرنجڕاکێشی هەیە، بابەتی پەیوەستبوونی بە خێزان و هاوسەرەکەیەتی لەگەڵەوەی کە هاوسەرەکەی لەدەستداوە، بەڵام تاوکوستا پێوەستیەکی بە ژیانی ئەوە هەیە و کتێبەکەی پێشکەش بەو کردووە و لەسەر گۆڕەکەی دایناوە. هەندێک کەس قسە لەسەر بابەتی ژنان دەکەن تا چەند پێوەستن بە هاوسەرەکانیان بە خێزانەکانیان لە دوای وەفاتیان لە دوای لێک جودابوونەوەیان. ئەو بۆ خۆی هەندێک نووسینیشی هەیە، زیاتر لە تۆڕ کۆمەڵایەتیەکان نووسینەکانی بڵاو دەکاتەوە، کەمتر لە کتێبدا بڵاوی دەکاتەوە. بەڵام بەرنامەی هەیە لە داهاتوودا دیوانە شعرێکی خۆشی چاپ بکات، باوکیشی نووسەرێکی بەناوبانگە. ئەم خاتوونە جگەلەوەی کە کاری نووسین دەکات، دەستی یاوەتە کاتی نووسین، شەفێکی ناوبانگیشە لە کوردستان و ئێستا بە فەرمی ڕستۆرانتێکی لە ناو شاری سلێمانی هەیە و لە ساڵی 2008 کتێبێکی لەسەر چێشتلێنان بڵاو کردەوە. دواتر کتێبەکەی هێندە ناوبانگ بوو، هێندە خەڵک ڕۆژ بەدەمیەوە. لە ئەم ساڵدا بە قەبارەیەکی گەورەتر کتێبەکەی دیسانەوە چاپ کردوێتەوە. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. چەند بورگە و بابەتێکی جیاوازیشمان بۆ ئامادە کردوون، هاوکارانمان لە پایانێران ئامادەیان کردووە. لە سەرەتاوە دەچینە لای راپۆرتێک لەسەر هونەرمەندی میلی شیروان عەبدوڵڵا. شیروان عەبدوڵڵا ماوەیەک لەمە ماوەی ڕابردوودا ڕۆژبوو بە وڵاتی ئەڵمانیا. چەند ڕۆژێک دەبێت گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان هەرچەندە هونەرمەندێکی میلیە، بەڵام ناوبانگێکی گەورەشی هەیە و هوادارێکی زۆری هەیە. هاوکارانمان راپۆرتێکیان لەسەر گەڕانەوەی شیروان عەبدوڵڵا بۆ شاری سلێمانی ئامادە کردووە. با بینەری بین. بەخێر بیت. الله بەسەر پێڵێ. هونەرمەندی گۆرانیبێژی میلی کورد شیروان عەبدوڵڵا لە نێو هەوادارانی دەنگی لە شاری سلێمانی ڕۆژانە پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت. شیروان عەبدوڵڵا دوای دابڕانێکی زۆر و گەڕانەوەی لە هەندەران ڕایگەیان تێکچوونی باری تەندروستی دایک و باوکی هۆکار بووە بۆ دووبارە گەشتکردنەوەی بۆ شاری سلێمانی. هەر چوار دیواری ژوورەکەمم دایە بواتە ڕەنگی چاوت، ڕەنگە بەواتە بمرم جارێکی تر بێتە بەرژەم ناوت. بە حکمیەوەی کە پاری تەندروستی باوکم و دایکیشم تۆزێ ناجەژیرە، بە ئەرشێکی سەرشارم زانی ئیژبار بووم کە بتوانم بەپەلە سەردانێکیان بکەمەوە و شادیژمەوە ئینشەڵڵا بە هەواداران ببەنەوە بۆ لای دایکم با تێربوونیە ناسەیکەم، دووریەوە نازاری داوم نازانم چۆن پێ ناسایکەمەوە. چەندین بەرهەمی هونەری ئامادە کردو چاوەڕێ دۆخی کۆرۆنا هێور بێتەوە و پێشکەش بە عاشقانی دەنگی بکات کە لە گۆرانەکانیدا خۆشەویستی سلێمانی لەبیر نەکردووە.
گەرم جارە بڕۆمەوە بۆ سلەیمانی خاک و خۆڵی تێرماجەکەم ڕحمەکەم بە قوربانی. ئەو هونەرمەندە نایشارێتەوە چەند جارێک لە هەندەران هەوڵدراوە کەسایەتی ئەو بەناڕەوا لەکەدار بکرێت و هەر بۆیە دەڵێت زێدی خۆی لە هەموو لایەک شیرینترە. مامۆستا ئەو کاتێک کە لە هەندەران بووی هەندێک وێنەت بڵاو بووە لێو گازندەت هەبوو لێ هۆکارەکەی چییە؟ وڵی بەڕاستی من وەکو خۆم ئەو گرتە ڤیدیویانم بینیوەتی مەسەلەن بەعزێ سوورە هەیە کە بینیومە مەسەلەن خەڵک بەلا ڕێشی کە ئیبا درۆکێتەوە سەر نەفسیەتی ئەو ئینسانە خۆی هەواڵە بەخوا بن. ئێستا تۆ لە شاری سلێمانی پیاساکی تا چۆن دڵە خۆشە ئەم شارایت؟ بەڕاستی هەستێکی خۆشم هەیە و ینی بەڕاستی من کابینمە و خەڵک خۆشەویستە پێشوازێکی گەرمم لەکەن شاد بوومەتەوە بە کەس و کار و بە دۆستان و بە هاوڕێیان ینی قوربانی دڵە بم چاوەکانی ماچەکەم بەڕاستی ژێ شانازیە بۆ من و یعنی وایان لێ کردوم کە نەڕۆمەوە. زۆرێک لە خەڵکی شار شیروان عەبدوڵڵایان خۆش دەوێت و لە کاتی ئەم چاوپێکەوتنەدا هەندێک کەس گۆرانەکانیان دەوتەوە. خۆشمەوێ لە ناخەوە بەس ناتوانم بیدرکێنم کاتیایە دیایتە سەریەگاکەم ناتوانم چاوەی شمەڵ پێێنم. هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئینشەڵڵا دەنگی هاوشەوی خۆ دەبێت بێگومان ئێوە حکومت سپاسدانەکە. هونەرمەندی لاو شیروان خاوەن سەدایەکی تایبەت و لەناو زۆرینەی خەڵک و لاوان بە تامەزرۆییەوە جوۆی لێ دەگیرێت. ئەوەی تا ئێستا ڕوونیە ئاخۆ شیروان عەبدوڵڵا بۆ یەکجاری لە کوردستان دەمێنێتەوە یاخود ئەگەڕێتەوە دەروی وڵات کە مافی پەنابەرێتی هەیە لە وڵاتی ئەڵمانیا. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر کۆمەڵی گروپن پێکەوە لەژێر ناوی کوردیش ئارت کۆبوونەتەوە بەڵام چەند کارێکی جیاواز دەکەن. ئەندامانی گروپەکە بەپێی ئەو کارانەی کە ئەنجامی دەدەن جیاوازە. ژمارەیان لە 100 تاوەکو 200 کەس دەبێت لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانن. چەندین کاریان کردووە لە ڕابردوودا و بەرنمەیان هەیە بۆ داهاتوش چەندین کاری دیکە بکەن. ئێستا بە فەرمی 5 گروپن لە 5 بواری جیاوازدا خەریکن ئەم کەسانی پسپۆرن خۆیان بە خۆبەخشی کەسانی دیکە فێر دەکەن. لە بەرنامە شۆک و گوتم بەرنمەیان هەیە 2 گروپی دیکەش زیادکەن بۆ ئەوی گروپانە خەڵکی دیکە لە بواری جیاوازی دیکەدا فێر بکەن. بابەتە سنجڕاکێشەکە ئەوەیە بەشی زۆری ئەندامانی ئەم گروپە لە گەنجانن بە خۆبەخشی بەبێ بەرامبەر کار دەکەن و ئەوەی کە هەیەە ئەوەی کە فێر بوون دەگەێنە بەرامبەرەکانیان لە سەردەمانی کۆڤید-19 تاوەکو ئێستش چەند خولێکیان بەشەی ئۆنلاین بەردەوامە. گفتوگۆ دەکەین لەسەر کارەکانی گروپەکانی کوردیش ئارت بە میوانداری دوو کەسمان کردووە کە لە گروپەکەن هەردووکیان هۆشمەند مۆفەق کە سەرپەرشتیاری گروپەکانە تابلۆ عەبدولعەزیز یاریدەدەری سەرپەرشتیانە. بەخێربێن. زۆر سپاس. خانمانیەکە من با لە تاڵێکە لە کێوە دامەزاون لە چه بوارێکە کار دەکەن لە سەدا چەندتان گەنجنمانەی کە کار دەکەن؟ ڕێکخراوەکەی ئێمە لە مانگی 12 2007 ئیتر دامەزرا و کۆمەڵێک بەشی تیا گروپەکانمان یعنی تەنها وێنەکێشان نییە فۆتۆگرافی خۆشنووسی چنین و دوورمان هەمووی لە خۆ ئەگرێ. ئەو کەسانی کە لەلای ئێمە فێر ئەبن بەپێی ئەوەی کە خۆی چەندێک حەزی بۆ ئیشە هەیە ئەوەندە فێر دەبێ واتە ئەوە نییە کە بڵم بێت ئەکیید فێر ئەبێ. بۆ نمونە بۆ وێنە کێشان ئەو بابەتانی کە دانراون هەمووی بە شێوازێکی ئەکادمی دانراوە یعنی ئەو وانانی کە ئەخوێندرێن لە ئەکادمیا ئێمە پوختەمان کردوێتەوە بۆیان و بۆمان داڕێژ داناون و ئەوان خۆیان لەسەر ئاستی مێشکی خۆیان کە چەندێک وەری ئەگرن و چەندێک فێر ئەبن. یەکێک لە ئامانجەکانەوەی کە بۆتان ناردەم دەرفەتێکە بۆ کەسێک ئەگەر نەیتوانی بێ بە شێوەیەکی ئەکادمی لە پەیمانگا زانکۆ یاخود هەر خوێندن و بابەتەی گەشە پێ بداتێەوە هاوکاری ئەبن. ینی بابەتەکە لە چیا هاوکاری ئەبن؟ ئەو کەسا بۆ نمونە فێری پیشەکەی ئەەکەن بۆ نەگەر وێنە کێشان بێت ئەگەر خۆشنووسی بێ ڕست و چنین بێ فێری ئەەکەن یا وەکو خۆت وتە چەری بێ ئەوەی پێین دوایی خۆی بتوانێت کاتێک کە بۆ نمونە ئەتەوێت بچی بخوێنیت لە ناوەندێکی ئەکادمیا
مامۆستاکان ئەوەنە دەستت ئەگرن کە تۆ ئەتێ بڕۆیت فێر ببی زیاتر لەوە دەستە ناگرن بەڵام ئێمە ئەکرێ بڵم پوختەی ئەو وانانەی کە لە ئەکادمیا هەیە پڵسمان کردووە زۆر زیاتریان پێ ئەین و ئەوان خۆیان بەپێی ئەوەی کە ئەیانەوێت وەری ئەگرن خۆی خولیایەکە حەزێکە لە ناو ئەو ئینسانە هەیە بەڵام ڕەنگە زۆر کێشە هەبێت نەتوانن ئەوان بێن بخوێنن لەو شوێنە یان بچن لە پەیمانگایەکی دەرەوە زۆر پەیمانگا هەیە لە دەرەوە بەس ڕەنگە نەتوانن بۆی لە ماڵەکانی خۆیانەوە لە ڕێگەی مۆبایلەکەیانەوە ئەم کارەمان بۆ ئاسان کردوونەتەوە ئەتوانن بێن ئەم کۆشتانە وەربگرن کاکوشمان ئەم کارانەی کێکن لە گروپەکە تاکو ئێستا چەند خولتان کردوێتەوە بۆ بەرنامەتان بۆ داهاتوو چییە و ئەو گەنجانەی کە کارەکان لە سەرجەم شار و شارۆچکە جیاوازەکانن یا تەنها سنتەری پارێزگاکان زۆر باشە دەستان خۆش بێت حەزەکەم پێشکی یەک تۆست تاواکاری و پرسیاری پێشتری تابلۆت بۆ ڕوونکەمەوە دواتر بێمە سەر وەڵامی پرسیارەکانی خۆم تەبان ئێمە لە زروفێکدا دەستمان پێکرد کە بەڕاستی کوردستان لەو پەڕی ناومێدیدا بوو و خەڵکی لەو پەڕی ناومێدیدا بوو هەم بابەتی شەڕی نەگریسی داعش بەڕێوە بوو لە ئارادا بوو هەم نەبوونی موچە و بوجدە و گرفتەکانی حکوومەت و کێشەکانی بینی ئەحزابەکان لە گۆڕێدا بوو خەڵک تاو ناومێد بوو تووشی ڕەشببینی بوو و ئەگەر جاران بە خەڵکی دیتوانی بەشداری کۆرسێک بکە بچێتە ناوەندێکی هوەری ئەگەر زانکۆ پەیمانگاکانیش نەبێ پەیمانگای ئەهلیەکان هەبوو کۆرسات هەبوو خەڵگەی توانی بەشداری بێ بەڵام لەم دوایاندا خەڵک بە تەواوی حتبوو بەرەو دواوە لە ڕووی هوەریەوە ئێمە ویسمان ببینە چەترێک ویسمان ببینە هیوایەک بۆ ئەو خەڵکانی کە دەرفەتیان نێجات لە ڕێگای کۆمەڵایەتیەوە یاخود بربەستی ئاینی یاخود مادی یاخود سیاسی ئیتر لە هەر ڕێگایەک بربەستیان هەبوو ئێمە ویسمان بۆیان بینە چەترێک بۆیان ببینە هیوایەک و لە ماڵەکانی خۆیانەوە لە ڕێگەی خەتی ئینتەرنێتەکانیانەوە بتوانین فێریان بکەین و هەم وا بکەین ئەوانیش ئینتەرنێت لە بەڕێگایەکی باش بەکاربێنن هەمیش هیوا بدەینەوە بۆ خەڵکە و بینە هۆکاری بەدیهێنانی خەڵکەکە کارانەی تاسە کردوتان چی؟ کۆمەڵە کارمان کردو هەم بە ئۆنلاین هەم بە ئۆنگراوند واتە ڕوبەڕوو لە سەرزەوی بەپێی توانە و ئیمکانیەتی خۆمانێکێک لەوانە ئۆنلاینەکان دیارن کۆرسی ئۆنلاینە لە هەموو بەشە جیاوازەکان لە هەر 5 بەشە جیاوازەکان وەکو ئاماژەت پێدامە لە 5 بەشی جیاوازی سەرەکیدا ئێستا ئیشەکەین و لە ڕوبەڕووشدا زۆر کارمان کردووە ئەگە حەز لێ بۆت بژێرم یانمە بەسەدەوەی بابەتەکان بۆ ئەوەی کە بۆ ئەگەر کەسێک ئێستا گوێی لێمان بێت پیجتان هەیە وەبزان بە فەرمی لە فەیسبوک بۆ پەیوەندیتان پێوە بکەن لە هەرێکێک لەو بوارانە بۆی کە خۆتان دەڵێن ئێمە فێریان دەکەین بەوەی کە چەند حەزیان لێت بەڵێ گروپەکانی ئێمە لە 5 جۆر گروپ پێکات و یەکێک لەوانە بەناوی کوردش گالێریەوەیە واتە ئەو بەشەی کە تایبەتە بۆ وێنەکێشان و کوردش کۆلیگرافیمان هەیە واتە خەتخۆشی و ڕستن و چنینمان هەیە ئەوانە هەمووی ناوی ئینگلیزیان هەیە بەڵامی با بە کوردی بڵین ڕستن و چنینمان هەیە خەیاتیمان هەیە فۆتۆگرافیمان هەیە لە ئێستادا و ئەوم 5 بەشە هەر 5یان کۆرسی تایبەت بە خۆیان هەیە کۆرسەکانتان بەردەوامن کۆرسەکانمان بەردەوامە بەڵام لە ئێستادا خەیاتیمان وەستاندووە لەبەر ئەوەی بەسپاسەوە بۆ خاتو سندوز گروپێکی زۆر گەورەی بۆ تەرخانکردین و بەخشی بە ئێمە بە گروپەکە بۆ ئێمە بتوانین ئیشەکانی خۆمانی تێدا بکەین و سەرپەرشتیاری کۆرسی خەیاتیەکە دەکات دووبارە بە منهەجەکەدا چۆتەوە دەوێڕێکی خاتوو لە ماوەیەکی نزیکدا کۆرسەکان بەردەوام دەبێتەوە هەموو بۆ کۆرسەکانی گروپی دیکەشدا ئەمەرزێنن بەڵێ ئەمانە یەکان مەیکەپە ماکیاژکردن بە شێوەیەکی تەکنیکی و باش و یەکێکیشیان خواردنە ئێمە دەستمان کرد بە خواردنەکە و پیجێکی زۆر گەورەشمان هەبوو لە خواردنەکەدا 100 و نزیکی 13,000 فۆلۆوەر بوو بەداخەوە بەبێ هیچ هۆکارێک وەرسا پیجەکە و نەمانتوانی وەرگرینەوە بێت دووبارە لە سفرەوە هەموو شتێک دەست پێ بکەینەوە بۆ جارێ کاری خواردنەکەمان ڕاگرتووە بەڵام لە داهاتوێکی نزیکدا هەم خواردن هەم ماکیاژکردنەکەش بۆکو کۆرس ڕایدەگەین و ئیشی تێدا دەکەین بە زۆرە بابەتێک کە زۆر سنجڕاکێش بوو لای من لە پێشەکەش ئاماژەم پێەیە کە ئەو کۆمەڵی گەنجن گلەی لە گەنجان دەکرێت دەڵێن ئیتیمای نیشتیمانیان نەماوە زیاتر خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنتەرنێت و بابەتەکانی دیکەن هێندە خۆشەویستیان بۆ خاک و وڵات و هاوڵاتیەکانی نییە لای ئێوە گروپەکەتان جیاوازە چەند کەستان هەیە لە گەنجان لەو بابەتەیە کار دەکەن ئەم ڕۆحیەتە چۆنەکە هاتوونەتە پێشەوە جیاواز لە زۆر کەسی دیکە کە بە خۆبەخشانە و بەبێ بەرامبەر کار بکەن
ئەمن لەسەر تا ئاماژەم پێدا ئێمە هەموو کارەکانمان خۆبەخشە و ئامانجمان پێدانەوەی هیوا بوو بۆ خەڵکە بێ هیوا ئەوەی کە نەوایەکیانی ئیشی هوەری و بەهرەکانی خۆیانیان تێدا بەرەو پێش بن. من نازانم هەستی ئینتیمای قومی و نەتەوەی لای خەڵک چی ئەگەێنێ، بەڵام لای ئێمە خزمەتکردنی ئەو کۆمەڵە خۆمان ئەو خەڵکانی کە هەمان تموحی ئێمەیان هەیە، هەمان خەونی ئێمەیان هەیە، بەڵام دەرفەت بۆیان گونجاو نەبووە، بۆیان لەبار نەبوو بۆ ئەوەی دەرکەونیە ئیش بکەن. پێمان وا بۆ خزمەتکردنیان ئەرکەجا نیشتیمانی ئاینیە ئینسانیەمەیان نازانم چه حسابێکی بۆ دەکرێتەوە. ستافەکە ئێمە زۆری گەنجە و خۆشبەختانە هەموو تەمەنێکی تێدا، بەڵام لە سەدانەوەتی ستافەکە گەنجە و دەکرێت بڵێم یەکێکم لە پیرەکانیان هەمویان لە من گەنجترن، بەدەگمەن نەبێ هەندێکی لە من بە تەمەنتری تێدا و هەمویان بە ڕوحێکی زۆر گەرمەوە ئیژەکەنەی کە ئەڵەی چالاکیەک هەیە خۆبەخشە بۆ خزمەتکردنی مناڵانە بۆ نمونە بەبێ ئەوی گوێ بدەنە ئەوەی ئاوان مەسرف ئەکەن، پارەی هاتوچۆ ئەدەن، پارەی مەواد ئەدەن، کاتی خۆیان ئەگرن، لە کاتی ئیش خۆیان ئەگرن، بە گەرم و گوڕیەوە ئامادە بن خزمەتی منداڵانەکەن، خزمەتی بە ساڵاتوانەکەن، کۆمەڵک کاری سەی دەکەن کە دەکرێت بڵێ ئەو خۆشەویستیە بۆ وڵاتەکەیان بۆ خەڵکەکەیان بۆیە ئەوە بەبێ باکانە بەبێ ئەوەی هیچ واریداتێکیان هەبێ تەنانە لەسەر پارەی خۆشیانە مەسرف ئەەکەن و دێن بە گەرمی بەرەو ئیشەکان دێنەوە. من هەر ناوی لێ دەنێم هەستی نیشتیمانی شتێکی تر نیە. تابلۆخان لە هەندێک کەسێ دەڵێ من گەنجێکم، جارێ من ئەگەر خۆم نەتوانم بنیادی خۆم بنێم، ئەگەر نەتوانم بابەتێک بۆ خۆم دروست بکەم لەم وڵاتەیە هیچی زەمان نییە، ینی ناتوانم سبەی دووسبەی خێزانێک دروست بکەم، سبەی دووسبێ ماڵێک دروست بکەم کە تیایە بحەسینەوە، لەبەرەوە کەمتر دەرفەتم هەیە بۆ کاری خۆبەخشی. ئێستا ئێوە لە سەدانەوەدان گەنجن، چۆن ئێوە تەوازنێکتان لەبێنی هەردوو بابەتەکە ڕاست دەکەن پێداویستی ژیانە دەبێت جێبەجێ بکەیت، ئەخۆ ناکرێ بەستە ناتۆ بە کاری خۆبەخشی بکەیت، ئەو چۆن باڵانسێکتان لەبێنی ئەم کاری خۆبەخشی و پێداویستیەکانی ژیان دروست کردووە؟ سەبارەت بە گەنج کە بۆ نمونە دەعم بکرێت لەلایەن کەسێکەوە یان شتێکەوە، ئەوەی تر هەر کەس و بەپێی خۆی کە چەندێک هەوڵی بۆ ئەیە، بەڵام گەنج ئەکرێ بڵێم لە ئێستا بە ئام چەندێک بیر لەوە بکاتەوە ئیش بە فێرخوازی بکات یان خێرخوازانە ئیشێک بکات، ئەو نەشبی لە ژیانی خۆی کاتەوە کە چۆن ژیانی خۆی دانێت، چۆن ژیان دروستکە. بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوە هەستێکی زۆر خۆشە کە تۆ ئەبینی کەسێک سوپاس دەکات لەسەرەوەی کە تۆ شتێکت لەو ئەزمموی کە کردوتە فێری ئەوەت کردووە. هەمومان ئەزمونێک ئەەکەین، ئەو ئەزمموی کە کردومانە کاتێک ئەین بە بەرامبەرەکەمان ئەوە بای هەموویەتی کە پێت ئەڵە سوپاس ئەو شەدیا بە من لە کاتێک ئەو چاوەڕی ئەو شتێک لە تۆی وەربگرێ. بۆیە هەستەکەم هەمویان ئەو هەستە لە ناو ناخیانە هەیە کە یان ئیشێکی فێرخوازی ئەەکەن، ئەو تموحە لە دڵیانایە کە دڵخۆش ئەبن بەوەی کە ئەم ئیشە ئەەکەن کەسێک لە پای ئەوە قازانج سوود وەرئەگرێ. ئەمە ڕنگدانەوەی هەموو گەنجەکانە هەستەکەم وابێت لەبەرەوەی کاتێکە لە لای ئێمن بێگومان ئەو ئیشە ئەەکەن کەواتە ڕنگدانەوەی هەمویانە و ناخی هەمویانە. خۆتان وەکو خۆتانانی بابەتەکە ئەو ئەندامانتان هەیە، ینی من پێشێکێکش ئاماژەم پێیا کە 100 کەسن تاوەکو 200 کەس، کەسی ئیجبار نییە یان کەسی پێوەست نییە بە کاتێکە تۆ بڵێ ئەوەت هەیە، یان بۆ نمونە کەسەکانتان زۆرن. ئێوە لە گروپەکە دەڵێن ئەم کۆرسەمان هەیە چەند کەس دەتوانێت بەشدار بێت لامان بابەتەکە بەو شێوەیە یان نا دەبێت تۆ کاتی خۆتی بۆ تەرخان بکەیت کە مادەم لە گروپەکە ئەبێ کاری لەسەر بکەیت. لە ڕاستیە بۆ نمونە بۆ وێنە کێشان من قسە لەسەر وێنە کێشانەکە بکەم، کاتێک کە کۆرسێک ئەلان ئەەکەی کە تۆ ئەم کۆرسە بکەی دایدەنەی بۆ نمونە چەند کەس ئەتوانێت لەم کۆرسیا یارمەتیمان با لەگەڵمانابێ. ئەو کەسانی کە مەسج ئەکەن کەواتە ئەو کەسانن کە ئەیانەوێت لەم کۆرسیا بەشدار بن. ئیجباری نییە بابەتەکە، ئیجباری نییە، ناتوانانی ئیجباریان لێکەی بڵێ ئیل لە مەفروزە تۆ بی ئیش بکەی، یعنی شتێکە کە ئیتر ئەو کەسە ئەتوانێت بیکە یان ناتوانێت بیکە. لە سەردەمای کۆڤید-19 چیتان هەیە؟ کۆرسێکی وێنە کێشانمان کردوێتەوە کە لە ئێستا هەیە و بەردەوامە ئێستا تقریبا 300 بۆ 350 کەس لە لامان حالیان فێری وێنە کێشان ئەبێت بە ئۆنلاین. بەڵێ زۆر باشە. لە بابەتێکی دیکە کاکۆشمن کە هەر لەسەر گروپەکەتان قسەی لەسەر بکەین و حەزم لەوە ینی زیاتر فۆکس لەسەر کارە خۆبەخشیەکان بکەم و قسەش لەسەر گروپەکانتان نکەین. لە هەندێک شوێن لە ملاولا دەیبیستین دەڵێن من
ینی کە شخصێکم ئەگەر بێت و کاتێک ئینتیمان بۆ وڵاتەکەم هەیە کاتێک ئینتیمان بۆ هاوڵاتیەکانم هەیە کە ئەو وڵاتە شتێکم پێ ببەخشێ کە من هیچم پێ نابەخشێ من چین تیمایەکم بۆی هەبێ کە من تا ئێستا پارچەیەک زەویم لە وڵاتەیان نەبێت هەتاوەکو ئێستا من گەنجێکم دەرچووی زانکۆم شوێنێک نەبێ کاری تیا بکەم سەر چاوەیەکی داهاتم نەبێ چۆن ئینتیمان بۆم نیشتیمان و بۆ ئەم خاکە و بۆ هاو نیشتیمانیەکانیە بێ زای چۆن ئێمە ئەبێ حەقێکیش بە خەڵک بینانی خەڵک کەوتۆ تا دەردەسەریەکی واوە زۆر جار ئەو ڕژبینی باسم کرد تووشی گەورەکانی ژەبێ نەکرد گەنجەکان بەڵام ناشکرێتەوە دەست لەو خەڵکە بەردەی بۆنمونە من لە مەکتەبیشدا مامۆستا بوومە و کاتێژ ڕێم دژ بوو لە بەرامبەر بایکۆت هەرچەند زۆر زاریش تووشی گلەیە بوومەوە ئەین تۆ ناکرێت دەست لە فێرخوازەکان بەردەی لە گروپەکانیشمانداوە چیە وڵاتەکە هیچی بۆت نەکردەوە بەڕاستیش دەبێت ئینسان شتێک بۆ وڵاتەکەی بکە یا بۆ خاکەکەی بکە بۆ ناوچەیە بکە کە تێیدا دەژیە ناکرێت هەر تۆ چاوەڕێی ئەوە بینیشتیمان شتێکت بۆ بکە ئەبێت تۆ شتێکت بەرامبەردا بەخشی بێت لە هەموو کاتێکدا ئەرک و ماف هەیە وانە بەڵێ اینجا واز لە لایانی ئەوەش بینین کە لە ڕووی مادیەوە خەڵک مستەفید نەبووە لەو نیشتیمانە لە ئەرکێکی ئەخلاقی هەیە لەسەر ئینسانە لەو شوێنێکی کەسێک پێویستی بێدەستگرتنی توێتەوە بێ دەستی بگری و لە حاڵەتێکیشدا ئێمە لە زروفێکدا پێویستمان بۆ خەڵکێک دەستمان بگرێ و قەیچێ نیشتیمان لەم ڕەنگە لە زروفێکدا زۆری بۆ خەڵک کردبێ و پێش ئەو مەسایلانەی پێش 2014 ڕەنگە خەڵک بە جۆرێک نیشتیمان شتی بۆ کردبێ کە لە وڵاتانی دراوسێشدا ئەوە نەبوو بێ بەڵام بارودۆخێکی ئیقلیمی هاتوۆتە پێشەوە یا بارودۆخێکی و لەو ئاخیران بارودۆخێکی جیهانی هاتوۆتە پێشەوە ناکرێت ئێمە سار ببینەوە ناکرێت ئێمە خەڵک بێهیوا بکەین ناکرێت ئێمە دەستی ئەوانە نەگرین کە داوامان لێ دەکەن یارمەتیان بدەین هاوکاریان خۆشەویستی خەڵکەکە و نیشتیمانەکەی خۆت بە هەندێک کەسی بەرپرسی گەندەڵ و دز و ئەمانە نابێ بگۆڕیتەوە ئەوە ناشپێندرێت ئەوە شپانەکردن خاڵێکی دیکەی سنجڕاکێش ئەوەی کە قسەم لەگەڵاکردن پێشووتر ئێوە ئۆفیستان نییە هەندێک کەسێ دەڵێن گەنجەکانمان حەزیان لێ ئۆفیسێکیانە بێ و مێز و کورسێکە بێ لە پشتیەوە دابنیشتنەوەمانە ئێوە چۆن تا ئێستا وەڵای من مۆبایلێکم پێ بای $180 بۆ مۆبایلە ئیشەکەم بڕافکە ئەوە ئۆفیسەکەی ئێمە ینی ئێمەمان لە پشت مۆبایلەکانمانەوە ئیشەکەین زۆر زاریش بەشێک لە ستافەکەمان بەداخەوە ناتوانن خەتی ئینتەرنێتیش بە تەواوی بۆ مانگێک دابین کە هەندێکیان بە فری ئەکسێزی ئیشەکەن ئەوەندەی پارەی نییە کە خەتێک بۆ خۆی بکرێ بەڵام ئامادەیەکانی وای هەوڵمانداوە بۆ خۆمان شتێک کۆکەینەوە بۆ ئەو ئەندامانەی کە ئەین بەڕاستی لایانی مادی هەموو کەس وەکو یەک نییە و هەندێک ئەندام هەیە ڕەنگە خەریجە بەڵام تەعین نییە و ئەرکی قورسە لە ماڵەوە ناتوانێت یان خوێنکارە ناتوانێت هەموو شتێک دابین بکە ئێمە هەندێک زەبیر لەوە دەکەینەوە چۆن بتوانین خەتی ئینتەرنێتی مانگێک بۆ کەسێک دابینکەین بۆ ئیشەکانی بەباشی بکە حەزی لێ ئیشکا گەرم و گوڕە خوێنگەرمە بەڵام نە ئۆفیسمان هەیە و نە هیچ ئەمێکی مادیمان هەیە هەندێک جار چەند کەسێکمان معاشخۆرین و لەو بەشە معاشی کە بە چەند مانگ جارێک وەریەگرین شتێک پاشەکەوت دەکەین چالاکێکی پێەکەین یان هەندێک جار لایەنێکی زۆر جیهاتێکی گەورە نابوون بوونە کەسێکی ویژدان بە ویژدان دەیەوێ هاوکاریمان بکات بۆ چالاکێکی معەن ئێمەش بۆ بڕی $200-300 چالاک کە جێبەجێەکەین و تاو ئەو پێداویستیانەی کە بۆ خولەکانتانەوە کێ بۆتان دابینەکە فانتان نیە لە خولەکانمان ئۆنلاینە جگە لە ئۆنلاینەکە وەکو خولی ڕوبەڕوو خولی ڕوبەڕوومانە خولی ئۆنلاینمان هەیە چالاکی ڕوبەڕوومان هەیە و چالاکەکان خۆمان دابینی دەکەین هەر لەسەر گیرفانی خۆ هەر لەسەر گیرفانی خۆمان چەند کەسێکین توانای بۆ نمونە چەند کەسێکین کە ئێمە معاشخۆرین با بڵێن یان لانی مادیمان تۆزە باشتر بێ لەوەکانی تر ئەو بەشداری دەکەین پێکەوە دابینی دەکەین هەر ئەوەندێ لە ئەو کەسانی کە دەڵێن دەرچوون لای ئێمە بڕوانامەی پەیمانگای وینی ڕێکخراوی وینی نێودەوڵەتیە لە بەڵامبارێکای وزان لە ئەمریکا بارەگا سەرێکیەکەی ئەمە چۆن کۆنتاکتان هەیە لەگەڵ ئەم ڕێکخراوە ئەوان هیچ فەندێکتان ناکەن وەکو مادی لە ئێستا خۆمان نەمانویستەوە وەکو مادی چۆن بڵێ پشگیریەکمان بکەن تەنها ئەوەی کە ئەو شەهادانی کە هەمانە مۆر و لۆگەی ئەوانی پێوەیە زائیدەن ئەو ڕێکخراوە پشگیریمان ئەکەن بەوەی کە ئەو خوێندکارە ئەو فێرخوازی کە لە لای ئێمە کۆرسەکە ئەبینێت ئەبێتە خاوەنی بڕوانامە و بڕوانامەکەش ئیتر شتێکی باوەڕ پێکرا و تەواو ئەڕوات لەلایەن هەردوو ڕێکخراوە جگەلەوە
ینی جگە لە خولەکان چالاکیەکان شەزەکە من دێ قسەی لەسەر بکەن چ جۆرە چالاکیەک ئەنجامەیان بەرنامەتان چیە بۆ داهاتوو؟ چالاکیمان کە هەیە بۆ نمونە چالاکیمان هەبوو بۆ منداڵانی بێسەرپەرشت، چالاکیمان هەبوو بۆ ئەو کەسانی کە بە ساڵات چوون ئەڕۆینە ئەو شوێنە و کۆمەڵێک کەلوپەل هەیە کە وێنە کێشان بێت یان میوزیک بێت دای ئەنین بۆیان و لەگەڵ مناڵەکانە کەیفێک دروست ئەەکەین ئەو کاتە ئەو ڕۆژە و شادیەک دروست ئەبێ لە بینی هەمومانە و هەروەها چالاکیمان هەبووە بۆ نمونە ڕسمکردن لەسەر دەموچاوی مناڵ کە لەگەڵ هەموو تەواوی ئەوەی کە من بۆتان نردم خاوەن پێداویستی تایبەت و شێرپەنجە و بە ساڵات چوان لەو شوێنانە زیاتر شێرپەنجە لە هەولێر ئێمە کرمان لەگەڵ بە مشتەرەک لە فیستیڤاڵێکی ڕێکخراوی پێم وایە بە گلۆبال شیپەر بوو و هەموو واریداتی ئەو لەوحانەی ئێمە کە فرۆشرا گەڕایەوە بۆ خەستەخانەی کە پێڵەن خەستخانەی نانەکەلی بۆ شێرپەنجەی منداڵ و داهاتەکەی کە بڕێکی زۆر بووە و ڕۆژە زۆرترین لەو حەکە فرۆشایی ستافەکەی کوردش ئارت بوو ئێمە خۆبەخشانە بەشداریمان کرد خۆبەخشانە لەو حەکانمان بەخشی لەوێ کە فرۆشرا واریداتەکەی بۆ مناڵانی شێرپەنجە بوو و پلانمان هەبوو دوای ئەو کوارنتنایە و دوای ئەو کەرنتینەیە خەستەخانەی شێرپەنجەی سلێمانی لەگەڵ منداڵانی توش بوو بە شێرپەنجە هەمان چالاکی ئەنجام بدەین و کۆمەڵک چالاکی کەشەکە هەر زیاتر منداڵان دەگرێتەوە جا منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یا منداڵانی ئاسایی یا منداڵانی نەخۆش بەڵام ئیشەڵا چاوەڕێنم بارودۆخانە کۆتایی بێت و دەست پێ چالاکیەکانتان پارێزگای سلێمانی و هەولێرە لە هەر شوێنێک دەرفەتمان هەبێت چالاکی ئەەکەین و ستافمان لە هەموو کوردستانە هەیە هەتا دوهۆک و هەتا ڕانی و قەڵازە ینی بە هەر چوار لای کوردستانەوە بەڵاندیتان هەیە لەگەڵ گەنجەکانی ئەو شوێنانە بەڵێ بەڵێ ئێمە لە ڕێستافەکانمانەوە کۆنتاکە دەبەستین بۆ نمونە ستافی هەر شوێنێکمان کۆنتاکرد لەگە کۆمەڵە خەڵکی تایبەت بۆ هەرانی ئەوێ دەکا بەڵام جارست کارەکانمان لە هەولێر و سلێمانی بووە تا ئێستا باش ئەو بێگومان ینی خۆت خەڵکی ڕانیەی وانێ بەڵێ من خەڵکی ڕانی ینی ئیش ئەبن بۆ شوێنەکانی دیکەش زۆر جار گلەی لە ڕێکخراوەکانەکرێت چالاکیەکان فۆکسەکانیان تەنها لە سنتەری پارێزگاکانە کەمتر دەچن بۆ قەزا و ناحیەکان بڕواکە تا ئێستا یەک چالاکی بچووکمان لە ڕانیە کردووە ئەوش لەسەر دیواری زانکۆی ڕاپەڕیم بوو وەکو ستافی کوردش ئارت لایەکی دیوارەکەمان نەخشاندووە جینا ئێمە چالاکیمان کردووە بۆ خەڵکی بیانی ئەو ئیدێ و کونسوڵ و ئەو خەڵکە بیانیانی لە ڕێکخراوەکانی ئیش دەکەن لە کوردستان لە ناو قەڵای هەولێردا کردومانە چالاکیمان کردووە لە ناو بازاری هەولێر لە ناو سلێمانی لە شوێنی بە ساڵاتوان و گلەی دەکرێت گوێمان بۆ نەداوە ئێمە خەڵکی کوێیان لە کوێ مەبستمەوەی کە زیاتر فۆکس لەسەر سنتەری پارێزگاکانە بۆ منە ناوشاری سلێمانی و ناوشاری هەولێر کەمتر دەچنە قەزا و ناحیەکان چالایشی بکەن بۆ وەڵی مەسەلە کەمتر چونە قەزا و ناحیەکان نییە بەڵام لە هەر شوێنێک تۆ دەبێت بێبزانی ئارەزومەندی ئەو بابەتە لەکوێ زۆرترە تێگەی ئێستا بۆ نمونە من ناتوانم لە شوێنێکا بیکەم کە هیچ نەبینەرم هەیە نە ئارەزومەندم هەیە و لەو شوێنە ئیشەکە نەجاحەت ناهێنم یەک دووش ژمارەی ستافەکانمان لە سنتەری شارەکان زۆرتەوە هاوکارترن ئێمە کە بمانێت چالاکیە بکەین بەڕاستی لە سنتەری شارەکاندا بۆ ئێمە ئەگەر خولەکانتان بۆ نمونە ئۆنلاینن ینی تۆ فەرق ناکا بۆت ئەگەر منداڵێک لە پێنجوێن بێت یا لە زاخۆ بێت بەس لە ئۆنلاین ئێمە ئەوە گرفتمان نیە هەموو شارەکان وەکو یەک بەشدارە دەکرێت بڵێمی کەمتری سنتەری شارەکان زیاتر ئەطرافەکانە بەڵام چالاکە ڕوبەڕۆکارمان زیاتر هێناوەتە سنتەری تابلۆخان ئەو بابەتانەی کە بە ئۆنلاین ینی لەگەڵ خوێنکارەکان یا منداڵەکان کۆنتاکتان هەیە بابەتێکی دیاری کراوە ینی بۆ نمونە پێیان دەڵێن ساعت ئەوەندە بۆ ئەوەندە کۆرسەکە دەخوێنن یا بابەتەکە فریە پێشتر پەیوەندیتان پێوەکەم پرسیارێکیانە بە شتێکیانە بێ دەچنە ئۆنلاین لەگەڵیان و وەڵامیانەوە هەر فێرخوازێک لە لای ئێمە بەشدارە لیڤڵی تایبەت بەخۆی هەیە واتە ئەگەر ئەو ئاستێکی سەرەتایی بێت ئەچێتە ئەو لیڤڵی کە بۆ ئەوە بۆن من لیڤڵی یەک و کەسێک کە بۆن منە ئاستێکی باشی هەبێت بۆن من لە لیڤڵی چوارایە هەر لیڤڵە و کاتی خۆی هەیە لەو کاتەیە وانیان بۆدا ئەندرێت لەو کاتەیە کە پێویستە لەو کاتی کە مەفروزە تەواوی کەن واجب پێویستە تەواو بکرێت و کە تەواو بوو دەرەجەیان بۆدا ئەندرێ و بەپێی ئەو دەرەجەی کە بۆیاندا ئەندرێت دەرچوون ئەبنە خاوەنی بڕوانامە و هەشە ئەگەر دەرنەچن هەبنە خاوەنی بڕوانامەکە ئەی
لە کاتێک ئەگەر پرسیارێکیان هەبێ بابەتێکیان هەبێ دەتوانن ڕاستەخۆ پەیوەندیتان پێوە بکەن کاتێک کە پرسیارێکیان هەیە ڕاستەخۆ پرسیارەکەیان ئەکەن و سێ چوار مامۆستا کۆنتاکتیان لەگەڵ ئەکەن و مامۆستاکان وەڵامیان ئێنەوە ڕاستەخۆ بەسمانی هەر کاتێک بێ پەیوەندیتان هەیە لەگەڵ خوێندکارەکان بەڵێ هەر کاتێک بێ ئەتوانن لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی مۆبایلەکەمانەوە ئەم ئیشە ئەەکەین کاتە هەر کاتێک مۆبایلەکەمانە ژێر دەستمانە بێت وەڵامیان ئەینەوە باشە تێستێک هەیە بۆ ئەوەی کە دواتر ئەم ڕوانامەیان پێ بدەن طبعا هەموو ئەگزامیان هەیە بۆ نمونە دەوانە ئەخوێنن لەگەڵ دەوانەکە دوو ئەگزامیان هەیە لەو تاقیکردنەوانەیە چۆن بڵێ نیوەی دەرەجەی زیاتری لەسەر ڕۆژانەکە زیاترە و کە لە ئەگزامەکان دەرچوون و زائیدەن ڕۆژانە دەرەجەی ڕۆژانیان و ئەبنە خاوەنی بڕوانامەکە ئەو بڕوانامەی کە پێیانە بەخشن وتمان ڕێکخراوی وێن نیدی ئەمریکی بەڵام کورتکراوەکەی وینە بڵێ مانای بردنەوە شێتەوە کورتکراوە خۆی ئەو کورتکراوەکەی وینبرنەوە خۆی وێڵد ئیننیدا ینی جیهان لە پێویستیدا لە 120 وڵات وتت بە دقیقی نازانین لە چەند وڵات بەڵام جیهانی و لە زۆربەی وڵاتەکانی جیهاندا فەرعیان هەیە فەرعی سەرەکی عێراقیان لێرە لە کوردستانە ئەم بڕوانامەی کە پێیان دەدرێت دواتر بوون ئەگەر من کەسێک بم دەرچووی لا ئێوە بم دەتوانم لە وڵاتانەی دیکە بڕوانامەکەم پێدانراوە بێ ئەزانی تۆنە ئەمە بۆ بەهێزکردنی سیڤە نەک بۆ منە تاعیم بوونیان بۆ شتێکە بەڵام لە سیڤیدا بەڵێ وەکو شتێکی بڕوا پێکراوە ئەیخوا ئەم ڕێکخراوە جیهانیە وەکو شادی هەر ڕێکخراوێکی تری جیهانی ریکۆمەندیشنی هەیە شاهادی هەیە و شادەکان بە زمانی ئینگلیزیشە و پێم خۆشە لێرە سوپاسی خەتو کاتلی بکەم کە چەندین ساڵە هاوکارمانە بۆ دابینکردنێم شادانە و ئیمزای ئەوی لەسرە وەکو شادەیەکی نێودەوڵەتی دیخوا ئەخرانی بابەتەکە خۆ پەیوەندی بەوە هەیە ئەگەر تۆ دەرفەتێکە بێ بۆ سیڤیش بێ ئەگەر دەرفەتێکە بێ وڵاتێکی دیکەی چی هەم بێت تۆ دەتوانی بەڵێ ئەم شادەی ئینگلیزیە و لۆگۆ ئیمزای ئەوانی پێوەی لە هەر شوێنێکی جیهان هەر هەمان قیمەتی هەیە گرنگی نییە ئێوە فەرعی سەرەکی وتت لە کوردستان سەرەکی عێراق لە کوردستان داخە چ جۆرە فەرعک ینی لە هەر وڵاتێک فەرعێکیان هەیە ئەو خۆی ڕێکخراوەکە باس لە ئەمریکانیە خۆیانی بابەتەکە تا بڵێ فەرعێکمان هەیە لەو ئێمە نا ئەوان وێڵ ئینید بەڵێ باسی وێڵ ئینید دەکەین تۆ بەساری وێڵ ئینید لێکردم ئەوان فەرعی سەرەکیان لە ئەمریکا و لە زۆربەی وڵاتەکانی جیهان فەرعیان هەیە لە عێراقیش فەرعێکیان هەیە بەڵام بنکەکەی لە کوردستان باش لە ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕێکخراوەکەەوە هەیە ئێوە لەگەڵ خۆتان وەکو گروپەکە کۆنتاکتی مباشرتان لەگەڵ ڕێکخراوەکە هەیە بۆ دانپێدانانی بڕوانامکە لە هەرێمی کوردستان یا لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ ڕێکخراوەکە لەگەڵ ڕێکخراوەکە لە حکوومەتی هەرێمە کۆنتاکتم لەگەڵ ڕێکخراوەکەیە ڕێکخراوەکەش ئیجازەی حکوومەتی هەرێمی ینی بە فەرمی مۆڵەتشتان هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان زیاد لە بابەتەکەی دیکە باش ئەوە کاتێک کە ماومە هەزەکەم هەردووکتان بۆ هەموو گروپەکانی دیکە قسێ بکەن لەسەرەوەی ئەگەر کەسێک بێ بەشداری لە خولەکان تام بکات کاتێکی دیاری کراو هەیە بڵێن ئەم کۆرسە لەم کاتە بۆ کاتە ئەەکەینەوە چۆن پەیوەندیتان پێ بکات ئەو پێم خۆش تابلۆت لەورە کۆرس مانیجەریشا پێم خۆش ئەو زۆر تەوزیحاتی تاوابجە بەنسبەت کۆرسەکان لە ئێستادا 5 کۆرسمان هەیە فۆتۆگرافی چینین و دوورمان خەتخۆشی و وێنەکێشان ئەو کەسانی کە ئەیانەوە بەشداری بکەن و لەگەڵ ئێمە دەرز وەربگرن کوردش ئارت گەلەری کۆنتاکتمان لەگەڵ بکەن و ئێمە ئەیانکەینە پێشتانە لە فەیسبوک بەڵێ کوردش ئارت گەلەری و ئێمە داخلیان ئەەکەین بەو کۆرسی کە ئەوان ئەیانێ و حەز و ئارەزویان هەیە بۆ ئەو خولیایی کە هەیەە کۆرسەکانتان هەموو کاتێک بەردەوامە؟ بەڵێ ئەکرێ بڵم بۆ نمونە هەفتەیەک ڕێست وەرەگیردرێ بەڵام دووبارە ئەکرێتەوە ینی هەم بەردەوام هەیە ئەنی هەر کەسێک لە هەر بوارێکا بێ کۆنتاکتان پێ بکات ئێوە کۆرسی ئامادەتان هەیە بۆ ئەوەی کە ئەبێ ڕاوەسێت تا کۆرسی تازە دەست پێ دەکاتەوە نزیکی هەفتەیەک بۆ 2 هەفتە و لەگەڵ دەست پێکردنەوەی کۆرسی تازە هەموو فێرخوازەکان بە 1000 بەشداری دەکەن هەر یەکیان کاتی خۆی هەیە بەڵێ تەوزیع کراوە چکە 5 ستافی جیاوازی هەیە باشە هەمویان ئۆنلاینن هەمویان ئۆنلاین هەموو خولەکانتان ئۆنلاینە هیچ خولێک نیە ڕوبەڕووبێ نەخێ خولی پەیوەندی بە شوێنمانە ئێمە ئەسڵ ئۆفیسمانە ئەتوان بۆ نموناگەل لە ڕێکخراوێکی دیکە یان بۆ نمونە بڕۆ لەبەرەوەی ئێمە خۆبەخشین ئەگەر شوێنمان بۆ دیاری دابین نەکرێ مەش ناتوانین نەخۆ مەسروفاتە لەسەرکی خۆمان بکەین شوێن بگرین مواد دابینکەین هەر لایەکیان ئەتوانین یا شوێن بگرین یا مواد دابینکەین ینی بۆ نمونە بەڕێوەبەراتی چاودێری و گەشە پێدانمان هەیە ئێستا لە ناو سنتەری پارێزگاکان گشتیە لە شوێنەکانی دیکە فەرمانگەیان هەیە ناتوان کۆنتاک لەوانم بکەن ئەگەر کەسێک پێ مباشی چونکە هەندێک کەس من ڕای ڕابردوو بە تایبەتی لەم سەردەمی کەرنتینە و کۆڤید-19
هەندێک کەس دانوت ئەو کۆرسەی کە بە ئۆنلاین دەوترێت هەندێک کەمتر زانیاریەکانمان پێگاوت کە ڕوبەڕوو بێت. طبعا لە هەموو شوێنێکی دنیادا کۆرسی ئۆنلاین بێزارکەرترە و زانیاری وەکو پێویست ناگا. ئێستا من و تۆ بە تەلەفۆن قسە بکەین بە جۆرێک قسەکەین وەکوەوەی کە ئێمە دەتوانین وەچی یەکتر ببینین و ڕیاکشن و کاردانەوە یەکتر ببینین. بۆ کۆرسیش بە هەمان شێوەیە تۆ کەسێک کە بەرەو ڕوو فێریەکەی شتێکی زۆر جیاوازە لەگەڵەوەی بە ئۆنلاین فێریەکەی، بەڵام ئێمە هەموو کادەڵێن یەک لە هیچ باشترە و ئەگەر نەشتوانین ڕوبەڕوو هیچ بکەین ئەگەر کوارنتن بێ و خەڵک نەتوانێت ینی ناتوان کۆنتاکت لەگەڵ ئەو جیهەتانە هەندێک ڕێکخراو هەیە ئۆفیسیان هەیە شوێنی گەوریان نەداوە لەبەر ئەوەی پێم وایە هەموو کەس کە هاوکاری دەکات تەڵەبیاتێکی تایبەت بە خۆشی هەیە و چەند جارێک ڕوبەڕێ بووین تۆ خەڵک پێشنیاری ئەوەی بۆ کردوین، بەڵام لەو سەرەوە هەندێک داواکاری هەبووە کە ڕەنگە بۆ ئێمە قورس بوو بێ ئەمانە جێبەجێ یا لە ژێرناوێکی معەنەوە بۆ ئەوان ئیشکەینیان بە بۆ پێی ئەو یاسای ئیشکین کە ئەوان داناوە بەڕاستی هونەریش ینی هیچ سنوورێکی نییە دنیاکی تاو فراوانە ئێمە ناتوانین سنووردار بکرین ئەوە چیە شوێنمان هەوڵ دەدەین لە داهاتوودا خۆمان بتوانین ئەوەرکە جێبەجێ بکەین لە پلانیشماندا، بەڵام چاوەڕێی خۆشببوونی بارودۆخەکانەکەین. لە قسەتان بۆوانەی کانێ بەشداریکەن لە کۆرسەکانتان بە تایبەتی حەزەکەم ڕوو کە هەردووکتان ڕووکەنە گەنجەکان بۆ بەسەرەی کاری خۆبەخشی و کارکردن بۆ خۆشەویستی نیشتیمان و هاوڵاتیانی خۆیان. وەڵام من پێم وایە کارکردن هەر ئەوە نییە چاوەڕێی شتێکی لە بەرامبەریدا بە تایبەشتی مادی و هیوادارم هەموو کەس بتوانێت بە پێ ئەو ئاستەی هەوێتی لەو بوارەی کە خۆی شارەزای تێدا هەیە خزمەتێ بکە ئیتر بچووک بەیان گەورە کەم بێ یا زۆر گرنگ نییە مهمەوە ئینسان بتوانێت شتێ بگەێنێ بتوانێت هاوکاری کۆمەڵە کەسی ترکا کە پێویستیانە بتوانێت ئەو ئەرکەی لەسەر شانیەتی ئەو لانە ئینسانی لەسەر شانیەتی بگەێنێ و ئێمەش لە ناحیە هونەریەکەوە لە هەر پێنج بەشەکەی باسمان کرد لە خزمەتدا هەر کەسێک بێ لە کۆرسەکانی ئێمە بەشدار بێتوانێت بە سێرسکردن بۆ پیجی کوردش ئارگەلەری و مەسجێک بۆ پیجەکە بنێرە لەوانە چەند خاتونێکی بەڕێز وەکو ئادمین جوابی هەموو ئەو مەسجانە دەنەوە کە ڕۆژانە بۆ پیجەکە دێ و دەتوان لە لای ئێمە کۆرس وەرگرن و هیوادارم ئەوەی کرد لە تواناشیدا شتێکی تر فێری خەڵکا بتوانێت هاوکاریان بکات. دەستخۆش تابلۆخان تۆ بە تایبەتی قسێکش لەسەر ئەو دوو خولەی دیکەشتام کەی کە بەنیازن خولی خواردن و مایک ئاپ ئەوە کەی دەست پێەکەن و بۆ کاری خۆبەخشی چیت کۆمەڵک پلانی ترمان هەیە کە بە تەمای دای بنین و بە تایبەت تۆزێک ئەم وەزعە چاک ببێم بە تەماین خولی مایک ئەپ زیاد بکەین لەگەڵ خولی خواردن دروستکردن و لەگەڵ ئەوەشدا بۆ وێنە کێشان ئەمانەوە کۆمەڵک فەرع بکەینەوە، یعنی وێنە کێشان تەنها هێڵکاری نەبێت، تەنها ئەوە نەبێت تۆ پۆرتریتێک بکێشی بە هێڵکاری بە قەڵەم ڕەساسێک ئەتوانین خەشەبی بۆ زیاد بکەین پلانمانە و فەرعێک بکەینەوە بۆ ئۆیل پینتینگ هەموو ئەو کەسانی کە حەزیان لێ بە شێوازی زەیتی ئیش بکەن و فەرعێکیش بۆ گرافیک چونکە زۆر کەس هەیە مەسج ئەکەن و حەزیان بەوە هەیە کە ئەو شتانە تێستکەن تاقیکەنەوە بۆیە لە پیلانماندایە کە ئەم گروپانی دیکەش زیاد بکەین بۆ خۆمان. سەرکەوتوو بنوژێکی شاوەتر و گەورەتر و گەورەتر گروپەکان بابەتانە بینی زۆر مای دڵخۆشکردن بە ڕوحەتێکی کە تۆش خۆشەویستیت بۆ نیشتیمان و بۆ هاوڵاتیانەکانت زیاد بێت. سپاس سەرێکە لە بەڕێزان هۆشمەند مۆفەق سەرپەرشتیاری گروپی کوردیش ئارت و یاری دەدەرەکەشی تابلۆ عەبدولعەزیز لەم تۆری بەناو بەشدار بوون. دەچین لای بڕگەیەکی دیکە کە ئەو کارمان ڕەسوول لە ڕانیەوە بۆی ئامادەکردوین پێشمەرگەیەکی دێرینە لەگەڵەوەی کە خەباتی خۆی کردو و پێشمەرگەی دێرین، بەڵام لە هەمان کاتدا بۆ خۆی بەهرەمەندێکیشە چەند کارێکی جیاوازی هەیە هونەر راپۆرتێکی لەسەر ئامادەکردوین با بینەری بین.
سەرەتا لە بواغیەوە دەستم بە ئیشکردن کرد بواخسی بووم ئیش بواغی ماڵام دەکرد دواتر لەگەڵ دوسێ براد ڕەفیقی خۆم لە ئیشی وەستایی بۆ مەکتەب و مقاولات و ئەو شتانەمان ئیشمان دەکرد بیرۆکەیەکم بۆ هات لەلایەن ئەو شتانە کە بەکار نایەن لە ماڵەوە بۆ گوڵدان و ئەو شتانە هیچی بەکار نەماوە ئەو سەرەتاوە خوێدانێک وەکو خوێدان وەکو ئەوە بەکاری ئێستا قالبێکی لێ دروست دەکەین وەکو گوڵدان بەکاری دێنم هەمان ئەو شێوە حوزی گچکەمان بەگەز دروست دەکەین لێرەکانە ئەوانە بۆ گوڵدان بەکاردێ بە چیمەتۆ دروستی دەکەین لەگە گەستێک کەڵاوی دەکەین ئەو گوڵدانە هەرواترەوە بە چیمەتۆ دروست کراوە نەخش و شتی بۆ دروست دەکەین دواتر بواغی جوانکاریشتی وای بۆ دەکەین بواغی بۆ دەکەین بەڵحاصل شتەکانمان زۆربەی زۆری لە سەبەتە و دەبەی ئاوی خواردن و ئەو شتە کە بە کەڵک ناوە ڕۆژانە دەتوانین ئیسفادیان لە بکەینەوە جارێشکەمە زۆر بە جوانی ئەوان بۆ بکەین دیزاینە بۆ بکەین سوودەکانی ئەوەی کە هیچ کەس ناتوە ئەوە فڕیان دەدەن بۆ لە باتی فڕیان دێمە دەتوانین ئیشان لەسەر بکەینەوە شتێکی جوانکاریان بۆ دروستکەین بۆ نمونە هەمانە ئێستا ئەو کوپەیە گوڵدانەیە ئەو گوڵدانەیە بۆ لە دەبدەبە دروست کراوە دەبدەبەیەکی ئاساییە فوی دەدەین کە فوماندا گەچ و شتیوە دەکەین بە قالبێک و دەکەین بە گوڵدان و شتیوە نەخشی لێ دروست دەکەین هەروە بێتە ئەو زبڵدانان ئەوانە زۆر لە ماڵەوە بە کەڵک نەما و فڕیان دەدەن بۆ فڕێ بدرێت سەبەتەی ئەو سەبەتانەمان هەیە لە شێوەی ئەوەتر بەکاری دێنێت ئەو قالبەیان ئەوەیان بۆ جوانکاری بۆ بنەوە بەکاری دێنینەوە چوادەورەکەی دەکەین بە نەخششتیوە دواتر ئەو بەردانە ڕنگ دەکەین کە ڕنگمان کرد هەم لە لمەکەی ئیسفادە دەکەین هەم لە بەردەکەشی ئیسفادە دەکەین مەزموعەیەک شت بەکار زۆر دەبێت ئاوی خواردنەوەیە فڕی بۆ فڕێ بدرێت کە ئەمە فڕی نەدەین دەتوانێت شتێکی گوڵدانێکی لێ دروستکەین شتێکی جوانی لێ دروستکەین ئەو گۆزانە لە وڵاتی ئێران دروست دەکرێت بە موادێکی زۆر خراپ بە موادێکی زۆر خراپ ئێمە بە تەمای لەگە برادێکی خۆمان هاوکارێکمە کوورەکەی بێنی لەگەڵ گڵەکە لێرە نییە ئەو گڵی لێرە هەمانە بە کەڵک نایە دەبێت ئەوە زیاتر گەچی بەکادێ گەچ تێکراوە ئێمە دەمانەی لە گڵێک دروستیکەین لە گڵەکە لە کەرکووکەیە گڵەیەکی زۆر جوان و گۆزەیەکی زۆر جوان و باشی لێ دەردەچێت موادەکەی باشترە ئەوان هەستاون فێڵیان لە بەکارهێناوە لەەوەشە لەبەرەوەی زۆرترین گەچیان بەکارهێناوە گەچەکان زۆر ناسک دەردەچن کوورەکان جوان نەکردووە نەسووتێنراوە بە جوانی ئەگە بسووتێنندری ئەوە ناسک نابێت ئێمە دەتوانێت ئێستا هاتوین دیزاینمان بۆ کردو جوانکاری بۆ دەکەین و ئاگرێکی لێ دەین و دروستیان دەکەینەوە کولفەیەکی دەوێت زۆر لەسەر ئێرەکان ئەو پارەی بە هەردەر نەدرێ باشە پێم لێرەکانە ئێمە دەتوانین ئەگەر کورۆک بەکاربێنی کوورەکەمان دەستکەوێت شوێنێکمان هەبێت چکو شوێنەکەی مە دەستکگە شوێنێکی مەجای بەفراوەمان هەبێت کوورەکەمان دەستکەوێت دەتوانین دیزایانی جوانتریش بەکاربێنی گۆزەی باشتر بەکاربێنی نشکێ بە ئاسانی ئەو گوڵدان و شتانیت کە بەکاری دێنین ئەو گوڵدانانە زیاتر بۆ ناو باخ و گوڵدان و شتەکان بەکاردێنین حوزی ماسیە حوزی ماسیە گوڵدانە جوانکاری زیاترە ئەوەی بەقوتر حسابە بەکاری دێنین ئێمە کە بەکاری دێنێت چیمەتۆی زیاتر تێدەکەین چیمەتۆی زیاتر کە هەشتێکی کە چیمەتۆی زیاتر و بەکاردێەوە چیمەتۆی سپی بەکاردێنی لەگەڵی لەگە خومرە ئەو خومرەیە ئەوان کەمتری بەکاردێن و زووتر دەشکێت لە ماڵەوە بەزێمە دروستمان کردو ئێستا تقریبا دەدانەیەکمان دروست بۆ برادێکی بۆ ناوباخەی زۆر محکوم نشکاوە ئەو گۆزەیە لە ساڵانی زوودا لە پێش تەمەنی منەوەوانە بۆ ئەو خواردنەوە بەکاریان دێنە بەس ئێستا هەستاون جوانی سنگکەونتر ئۆشتانە بەکاردێن هەمووی شەریکەیە ئەوە کوورەکە وەک پێم گوتی شەریکەکە بە یەک کاز لێدا ئێمە دەتوانین نزیک گچکە و گەورەی زیاتر دروست بکەین شەریکە یەک قالب دروستی دەکات ئێمە کە بمانەوێت دەتوانین گچکە و گەورەشی بەکاربێنی لەگەڵی ئێستاکانە گوڵدانێکتان بۆ دروست دەکەم هەر بە دەبدەبە بە دەبدەیەک لە پێش چاویوە بۆی ئەو گوڵدانە نەڵێ بەدە دروستکراوە دەبدەبەیەک دروست دەکەین لەگەڵیە ئەو گوڵدانەمان حازرە بەس تۆزە گەچ و جوانکاری تری دەوێت لەگەڵەوانە
ئەو لێرەکانە ئەو سڵی ماستە سڵی ماست بەکاردێنین ئەو سڵە ماستانەی بڵێ کە ڕۆژانە کە دەیکڕین ینی ماڵی خۆمان ینی ماڵی باوکم بەکاری دێنم نامەوێت فڕێ بدەن دەمەوێت ئیسفادەی لێ بکەم زیاتر لە شتەکان لەبەرەوەی حەز بە ئیشەکە بە پیشەکە دەکەم دەمەوێت شتێکی جوان نەخش و ئەو شتانەی تێدا دەرکەوێت لەگەڵەوەشە. ئەو زەیتە بەکاردێنین بۆی قالبەکە جوانتر دەچێت و لێ سافتر بە باشتر دەچێت لە ژێرەوەی ئەوە سڵی ماستەکەی ئەوە شیان گوڵدانەکەیە ئێستاکانە شتێک دەکەین بۆی جوانتر دەچێت و ڕێکتر ئەوتر بێت. گەچ بوو گەچ و ئاو تێکمان کرد بۆی زوو ژێرەکەی جوانتر دەچێت و بە نەخشێکی باشتر بێت. نا هەموو جۆرە گەچێک گەچی خۆمان باشترە لەو گەچەی ئێرانێکە لە گەچی ئێرانە گەچی ئێرانەکە مەفۆلی کەمترە بەزئی خۆمان تۆزە بەردەیە بەردەکەی زیاتر بە قووەتی دەکە و باشتری دەکە ڕای دەگرێت. ئەوە گەچەکەی تێدەکەی نێستەکانە بۆی بۆ نەخشەکە ئامادە بێ بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک. تۆزێک لە ژێرەکەی ڕۆ دەکەین بۆی زۆر بڵاو نەبێتەوە. ئێستا ئەوە حازر بووە ئەویان دەبێت دەتەقە چارەکێک لە سەری بوەستین هەتا تۆزە گڕق دەبێ و ئەوەتر دەبێت. قالبی سەبەتەی میوەی کۆنی ماڵانە هەری کۆنەی ماڵەیە باشە بەگەچ و شێ دروستمان کردووە نەخشەشی لێ دروست دەکەین بۆ گوڵدان بەکاری دێنین.
گڵەکەی دەردێنین دواتر دەیکەین بە گوڵدان ئەو نەخشانەی لێ دروست دەکەینەوە. بۆیە دەڵم کە گڵی کوردستان گڵەکانی کەرکووک زۆر باشە. گڵی کەرکووک مادەیەکی تێدایە هەم لە ڕووی مادەی نەوتەوە هەم مادەیەکی تۆزە شوێی زیاترە وەگی خۆمان نییە هەرێمی ناوچەی خۆمان نییە. کوتیان گڵی گڵەزەر بە کەڵک دێت چوم ئەو گڵم هێناوە تۆزە ڕق دەبێ نابێ ڕق بێ دەبێتە کەرسەک ئەوەی کەرکووک ڕق نابێ ئاویشی پێدەکەوێت ئەوەی نییە شێوازێکی ئەوەی تێدا نییە. دواتر کە ئەوەمان کرد گڵەکەی لێ دەردەکەینەوە و گڵی بۆ گوڵدان بەکاری دێنی بۆ سەر شوێنی ناو عەدیقە و شتیوە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان شوێنێکی وا بێ بۆمان دابین کە وەک وەستاکانی سنەعە مەجالێکی ئەومان هەبێ ژیان بەڕێوەبەرین. بۆ خۆم پێشمەرگەمە لە دوای داوام ناتوانم حەز دەکەم ئیش بکەم زیاتر ئیشەکەم پەرە پێ بدەم بناسرێت. لە وڵاتان هەر بۆ شێوانە دەتوانین شتی جوانکاری و بەرهەم بێنین دیزاینی بڵاوکردنەوەی زیاتری بۆ بکرێت. بۆی ئێمەش بزانین کە میلەتی کورد کەس دواکەوتونیە لە ئیشکردندا هەموو هونەرێکی و خولیایکی هەیە لە ئیشکردندا دەتوانێت ئیش بکات. لە تەوەری دوای بەرنامەکەمان باس لە ئەزمموی خانوێک دەکەین لە نووسین و دواتریش وەک شێفێک و خانوێکی کارامە. لەوانەیە زۆر کەستان ناوی خاتوتارە ئەمی سەپانتان بیست بێت زیاتر بەو کتێبەی کە لەسەر چێشتلێنان لە ساڵی 2010 بڵاوی کردەوە. بەڵام ئێمە لە بەرنامەکەمان ئەمڕۆ هیچ لە چێشتێنان نابورین نەوسین حەزمان لە خواردن و بابەت هەیە باسی یەکەی. بەڵام لەگەڵەوەشە باسی دیوێکی دیکەی ژیانتان بۆکەین بابەتی نووسین. لە ساڵی 2010 کتێبێکی لەسەر چێشتێنان بڵاو کردەوە خەڵکێکی زۆر بەدەم کتێبەکەیەوە ڕۆشتن لەبەر ساڵی 2020 بە قەبارەیەکی گەورەتر دیسانەوە کتێبەکەی بڵاو کردەوە. ئەوانشی کە هاوڕێی خاتوتاران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەزانن دەستێکی باشی نووسینی هەیە. بێگومان ئەگەر کچی ئەمی سەپان بێت بێگومان کە شوهایکی وا ڕەخساوە لە ماڵەوە کە دەستێکی نووسینی باشی هەبێ. بەڵام ئازایەتی خۆشی تێدایە کە توانیوێتی پەرە بە بوارەکەی خۆی بدات کۆمەڵێک شعر و کۆمەڵێک نووسینی هەیە. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا کتێبێکی یەکەم کتێبی بڵاو کردەوە دوو گوڵە گەرمی مۆر بەو ناونیشانەیە پێشکەشی ڕوحی هاوسەرەکەی کردووە بە فەرمیش کتێبەکەی بردەسەر گۆڕی هاوسەرەکەی داینا. قسەی لەسەرەکەم لەسەر ئەزمموی نووسینەکانی دواتر وەکوتم پاسی هەردەی خواردنیش لەسەرەکەم سەرەتا نەم کتێبەوە دەست پێەکەم تاراخان خێر بن بژیت لە زیاتر پێشووتر بە شێفێکی کارامە و خواردنی خۆش و کتێبی چێشتێنان تاراخانمان بیست بوو. چۆن وات کرد ئەو هەنگاوت لە چێشتێنانەوە گواستەوە بۆ بابەتی ئەدەبی ئێستا هەندێک ئەو کتێبە نووسی و بڕیاریشە دوو کتێبی کەش بڵاوکەیتەوە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. من کتێبی ڕاستە لە ناو خەڵکە وەک شێفێک ناسراوم یاخۆت تارا ئەمین وەک چێژلێنەرێک و خواردنەکانی ئەبینن. بەڵام لەگەڵ ئەوەشا من لە فەیسبووکی خۆم و پەیجیشم هەیە تایبەت بە نووسین و شعرەکانی خۆم بابەت بڵاوەکەمەوە تێدا بێجگە لە هینەکەم لە فەیسبووکی شخصی خۆم. ئەو بوارەم ڕاستە زۆر کەس لەو بوارەوە من ناناسێت هەر هاوڕێ نزیکەکانم
ئەزانن بەڵام بەڵێ من زۆر دەمێکە لە مناڵی شەوار شتم نووسیوە بەڵام ئەم چەند ساڵا زۆر ئیحتیمامم پێیاوە. ئەم کتێبەت یەکەم کتێبی بابەتی ئەدەبیە بێ بڵاو بکەیتەوە وانە دوور لە چێش لێنان خۆی بۆ بڵاوکردنەوە بەڵێ یەکەم کتێبە بەڵام دوو کتێبی ترم لە پێش ئەماوەیە تەواو نەبوون یەکێکیان لە بەردەسمە ئامادە یەکەم یەکێکیشیان بە بۆنەی ئەم کەرەنتینە شتەوە لە ئێران کتێبەکەشم کەرەنتینە بۆ نەهاتوێتەوە ئەویش ئەدەبیە بڵێ شعرە و یەکیان نامە و وەکو لە شێوەی نامە و پەخشانە یەکێکیشیان ئەوەی ئامادە یەکەم شارە هەژی خۆتن شعرەکانوانە هیچی وەرگێڕان و بابەتانێتیان نانە زۆر باش ئەم کتێبەت کە بڵاوت کردەوە بابەتێکی سنجڕاکێش بوو دوو گوڵە گەرمی مۆر ئەم ناوە بوو ئەو ناوە لەوانەیە زۆر کەس پرسیارم لێ بکە ئەو ناوە بۆ خۆی گەنم مۆر نییە گەنم لە تازاییە سەوزە و کە پێ ئەگات زەردە ئەگەر سەوز و زەردەکە لە یەک بین مۆرێکی زۆر کاڵ دروست دەکا بۆیە ناویشم ناوەم هەڵبژاردووە لەبەر ئەوەی پیاوەکەم بەڕەحمەت بێ سەوز بوو نا زەرد بوو لە بینی سەوز و زەردا بوو تەمەنێکی مامناوەندی هەبوو کە کۆچی دوایی کرد بۆیە پێم خۆش بوو ناوێکی تایبەتی بۆ هەڵبژێرم ئەم کتێبەت بۆ نووسی ئەم کتێبم بۆ نووسی زۆر پرسیارم لەسەر ئەوە بۆیەت خۆی ژیان نامە بۆ کەسانێک ئەنووسریەکە زۆر دیار بن یاخود بەرپرسێک بن شاعیرێ بن نووسەرێ بن یاخود کەسێک بن زۆر لە ناو کۆمەلگا ناسرااو بن من ئەوەم ئەزانی بەڵام پێم خۆش بوو وەک وەفایەک کە من 26 ساڵە لەگەڵ ئەو پیاوەیان و ئەتوانم بنووسم بۆ نەتوانم ژیان نامەیەکی ئەگەر کەمیش بێت بۆ بنووسم بمێنێتەوە بۆ هاوڕێ و برادەرەکانی یاخود کە سوکاری خۆی و کە سوکاری خۆم و بۆ مناڵەکانیشی و بۆ خۆشم شتێکی وا بمێنێتەوە لە کاتی کەرەنتینەکەیە مەجالم بۆ دروست بوو هاتە مێشکم وتم من ژیان نامەی ئەنووسمەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێ ئارقەلا هاتە ڕێم کە نەمتوانی ژیان نامەی لە مناڵیەوە بنووسمەوە باوەڕ منە ئەکرد هیچ کەسێ بتوانێت بە تەواوەتی تەفاسیلی ژیانی ئەو بە مناڵی بە جوانی بە من بڵێ تا من بتوانم ئەو کتێبە بە چڕوپڕ لە مناڵیەوە بۆ بنووسم یەک کە سوکاری خۆی نەیانەتوانی لە تاو خەمەکەیان گەورە بوو و تازەیە نەیانەتوانی ئەو حاڵەتە و ئەو جەوە بۆ من دروست کردووە لە نۆیە ئەبێتە ساڵێک جا پێم خۆش بوو لە کاتی ساڵانەکەی پێش ساڵانەکەی من کتێبەکە تەواوکەم هەمووی لە ماوەی هەفتەیەکە زۆر سوپاسی کاگهێمن بەرزنجیەکەم بەڕاستی یارمەتی یام کە هەمووی لە هەفتەیەکە پاگنووس کرێ و خاڵبند کرێ و چاپ کرێ و ئیجازەی بۆ وەرگێ زۆر سوپاسیەکەم کتێبەکە لەو کاتەوە دەست پێ ئەکات کە من بوومەتە خێزانی ئەو پیاوە بەڕاستی پامێک بگەێنی لەم کتێبەیە لەم کتێبەیە من هەر ئەوە نییە بڵین من هاتووم ژیان نامەیەکەم نووسیوەتەوە پێم خۆش بووە کەسایەتی ئەم کەسە بە تەواوەتی دەربخەم بۆ برادەرانی و هەرچەند هەمویان ئەیناسن و بۆ مناڵەکانی بمێنێتەوە کە مناڵەکانم مەکتەبی کوردیان نەکردو و یاخۆت شارەزایەکی ئەوەیان نییە یاخود بۆ کە سوکاری کتێبێکی وا لەوانەیە گەنجینەیەکی جوان بێ بۆ خێزانی ئێمە بمێنێ پەیامەکەی من ئەوەیە پێم خۆشە لێرەوە بڵێم من ئەم کتێبەم داناوە ئەم کتێبە نەتیجارەتە و نە بۆ فرۆشتنە و نە ئەمەوێ من لە ڕێی ئەم کتێبەوە بگەم بە ئامانجێکی تر ئەم کتێبە هەموو کەس دەتوانێت ژیان نامەی خۆی بنووسێتەوە و هەموو کەس دەتوانێت بە شێوەیەکی جوان ئەوە بکات بەڵام من وەک هاوسەرێک کە هەستاوم بەم کارە یەک لەبەر وەفایەک دوو لەبەرەوەی من زۆر بە جوانی ئەم پیاوەم ناسیوە
و توانیومە تەبیعەتی کەس وەکو خێزان یەکتری ناناسیێ وەکو دوو هاوسەر یەکتری ناناسیێ بۆیە پێم خۆش بۆ ئەمە پێش بکەش بکەم و پەیامەکەی تریشم ئەوەیە کە کاتێکە تۆ کەسێکی ئازیز لە دەست ئەیەی تەنها گریان و جلی ڕەش و هەنێشت جێگە ناگرێ بۆ ئەم مردووە لە دوعای خێر و لە شتێک کە بمێنێتەوە ئەوە وەفاایە نەک ئەوەی کە تۆ دانیشی بەس بگریت و نەتوانی هیچ بکەیت تێوەکو مێژوێک بمێنێتەوە بچێ سەر نووسینەکانت هەندێک لە نووسینەکانن کە لە فەیسبوکەکەی خۆت بڵاویەکەیتەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر پێیوەستن بە بابەتی ئازارەکانی ژن و ئەو کۆسپانەی کە یەنە بەردەمیان ئەم ستایلە لە نووسین بۆ من بابەتەکانم بە تەنها بۆ ژنان نییە لەسەر پیاوانیشم نووسیوە بەڵام زیاتر لەسەر ژنان ئەنووسم لەبەرەوەی من خۆم ژنم و لە کێشەکانی ژن تێ ئەگەم بەڵام زۆر پاڵپشتی پیاوانیشم کردووە و هاتووم بەسەر ژنانیشە و کێشە کۆمەڵایەتیەکانیشم خستۆتە ڕوو بە تەنها ژنان نییە بۆچی ئێمە ئەم کێشانەمان هەیە یاخود ئەو کێشانە چین ئەو عادەت و تەقالیدە غەڵەتانە چین لە ناو کۆمەڵگەیە هەیە دەسم خستۆتە سەر هەموو خاڵەکان ئەوەی کە پرسیارەکەت جوابی پرسیارەکەت بەمەوە کە بۆچی من ئەمە ئەەکەم بەڕاستی من کەسێک کە بنووسێت یاخود لە ماڵێکی نووسرە پەروەردە ببێ هەز بە ئازارەکانی چواردەوری ئەکات یاخود درک بە هەموو شتەکان ئەکا وەکو کەسێکی تر ئاسایی نییە بۆیە من هەر لە مناڵیەوە یعنی لە بەردەستی باوکمە شعری بۆ خوێندوینەتەوە یاخود پاکنووسی نووسینەکانیمان کردووە یاخود پرسی پێکردوین ئەم شعرە چۆنە و ئەوە چۆنە حەزێک و ئارەزوویەک لە لامان دروست بووە بۆیە هەرچەند من درەنگ دەسم پێکرد بە حکمی هەنێ کێشە و یاخود چوونم بۆ ئەوروپا بەڵام لەخوا بە زیابێ دڵخۆشم بەوەی کە ئێستش دەسم پێ کردووە کچی مامۆستا ئەمین سەپان بیت بابەتەکە کە لەسەر شانت زۆر شتی ئاسان کردووە کە بە بابەتەکان بە ئاسانی بێنە بەردەست لە بواری نووسیندا یان ناوێژی گەورە لە پشتەوەیە هەستەکی ئەرکێکی گەورەیە ئەبێ بە قورسایشی گەورەوە تۆش بچیتە نەو بوارەکە من هەلی بۆ نەڕەخساندوم وەکو هەل بەڵام هێزی پێ بەخشیوم یعنی کە باوکمم دیوە ئەنووسێت و باوکم دیوە لەو تەمەنەیە کۆڵ نایە لە هەموو بوارەکانە ئەنووسێ و چەند هیلاکە یاخود نەخۆش بێ یاخود هەرچیەک بێ میوانەکانی و هاوڕێکانی لەبیر ناکە بەردەوام کۆڕ و کۆبوونەوە و نووسینی هەیە لەم تەمەنەشە ژیان نامەی خۆی ئەنووسێتەوە و ئێمە بۆی هەمووی پاگنووس یەکەین بۆی بەڕاستی ئەوە هێزێکی زۆری پێبەخشیوم و ئەوەی پێبەخشیوم کە باوکم گەشتووە بە چ ئاستێک ئێمەش ئەگەر ئەوە بکەین پەشیمان نابین ئەگەین ئیشەڵا بە نیوەی ئاستی ئەو هەندێک بۆ بۆ هەندێک بووە بچین سەر بابەتێکی دیکە ئەو کاتێک کە ماومە دابەشی بکەم لەسەر بابەتی دووهەم لەسەر مەسلەی شێف و خواردن و هەندێک بابەت هەیە بۆ حکومی کە خۆشت ئەزمونێکت هەیە لە ئەوروپا ژیاویت هەندێک قسە لەسەر ئەوە ئەکرێت دەڵێن ئەو خواردنانی کە لای خۆمان خواردنە کوردەوارەکان دەخورێن ئێستا هەنگاو بە هەنگاو دەچنەوە ناوی بەڵام خواردنە زۆر تەندروستەکان نا و خواردنانی کە زیاتر چەورین و بابەتەکانی دیکە هەندێک خەڵک ڕووی لە خواردنە ڕۆژئاوایەکان کردووە دەڵێن خواردنە ڕۆژئاوایەکان هەمە چەشنن کاربۆهیدرات و پرۆتین و ڤیتامین و ڕەچاویمانە کراوە تەندروستترن تۆ بۆ حکومەی ئەزمموی هەردووکی تەیە هەم خواردنە کوردەوارەکان شارەزایکی باشت هەیە هەم لە خواردنەکانی ئەوروپاش باشترینیان لای تۆ کامەیە نەک توانین بڵین تۆزە قورسە بڵێ باشترینیان بەڵام فازڵەکەیان لای تۆ کامەیە توانین چی زیاتر ڕوو لە کامیان بکەین ئەو شتەی کە لە ئەوانە سەرنجی ڕاکێشاوم کە ئەڵێن لە ڕووە تەندروستیەکەوە خوێ و ڕۆنە خوێ و ڕۆن و شەکر زۆر زۆر کەم بەکارێنن ڕاستە هەنێکیشیان زۆر زۆر قەڵەون یاخۆ شتی تەندروست ناخۆن یاخۆ فاسفوتەکان و خواردنی دەرەوەیان هەمووی قورس و خراپ و پەنیر و چەوریە و زبدە بڵێن زۆر بەکارێن کەرە بەڵام لەگەڵ ئەوەشە خوێ و شەکر و ڕۆن زۆر زۆر کەم بەکارێنن
بە تایبەتی برنج نەخوێی تی ئەەکەن و ڕۆنی تی ئەەکەن هەر برنجەکە لە ئاوا کوڵێن و کافیە بۆیان یاخود هەرچی قاو و چایە بەبێ شەکر ئەیخۆن نسبەتێکیش هەیە شەکرە خوارد بەڵام بەعام ئێمە بەگشتی باسیەکەین کە ئەوانەیان لیترێ زەیت لەوانەیە لە ماڵەکانیانە بە مانگ و بە دوومانگ بمێنێتەوە لە ماڵەکانی ئێمە ڕۆژی 2 لیتر ڕۆن سەرفە بێ ئەگەر میوانێکە بێ یاخود سەرخێزان بیت. تۆ مەوسم خۆت بوو ینی تۆ خۆت زیاتر حەزت لە خواردن کوردەوارەکانی خۆمانایە خواردنە ڕۆژاوایەکان. من خۆم 23 ساڵیش لەوێ بووم هەر خواردنی کوردیم کردووە لەبەر مناڵەکانم هەوڵم ماوە خواردنی ئەوانیش دروستکەم بۆیان حەزیان لە پیتزا بووە و لە کەنتاکی بووە و لە هەمبەرگر بووە لە نودلەکان و لە سپاگێتی و لە مشتانە و پەتاتە و ئەوانەشم بۆ دروست کردوون بەڵام ئەوەی کە خۆم شارەزایی تەواوم تیای هەیە خواردنە کوردیەکانە بە هەموو جۆرەکانی مەسمتارەکان لە پرسیارەکە ئەوە بوو بابەتەکە ینی ئێمە هەمومان دەزانین لە ڕابردوودا زیاتر کە گرنگی بە گوندەکان دەدرا گرنگی بە خواردنە کوردەواریەکان دەدرا گرنگی بۆ خواردنە خۆماڵیە و ئەو بابەتە کشت و کاڵانەی خۆمان دەدرا نەخۆشی هێندە زۆر نەبووە لامان نەخۆشێکی زۆر کەم بووە ناتەندروست نەبووین وەکو ئێستا کۆمەڵی گرفتی تەندروستیمان بۆ دروستە بێ هەندێک نەخۆشی هەیە کە زۆر تازن لای ئێمە تەنانەت ئەو پەتاوە با جیهانیانەی کە ئێستا لە کوسەردەمی کۆڤید-19 دەڵێن زۆر کەس باسیەکە لە مێژوو لە کوردستان هێندە کاریگەری نەبووە لەبەرەوەی کەسانێک بۆ خواردنی تەندروستیان خواردووەوە زۆر گەڕاون کاری زۆریان کردووە لەبەرەوە بەرگریکی بەهێزمان هەبووە. خەڵک ئێستا دەڵێن هەندێک کەس بۆ نمونە جێگەی شانازیە لە بچێ لە ڕێستۆرانتێکی ڕۆژئاوایی کە پارێکی زۆر بات نانێ بخوات دەڵێ من خواردنیکی تەندروستم خواردووە بەڵام لە بەرامبەر ئێمە کۆمەڵی خواردنی تەندروستی کوردەواریمان هەیە. مەسی پرسیارەکەم ئەوە بوو ئێمە زیاتر ڕوو لە خواردنە ڕۆژاوایەکان بکەین دەتوانین تەندروست بین و لەم کاتەشا بە تایبەتی بەرگری لەشما بەهێز بێ یا خواردنە کوردەوارەکانی خۆمان شتی زۆر باشی تێدایە. بێگومان خواردنی کوردەواری خۆمان شتی باشی تایە کاتی خۆی بۆیە وتوانە خواردنەکان تەندروست بوون گۆشت زۆر نەخوراوە یاخود مریشک زۆر نەخوراوە زیاتر سەوزەوات خوراوە خۆیان سەوزەکانیان ڕوانوە یاخود خۆیان باخچەیان هەبووە مووی باخیان هەبووە شتیان بۆ خۆیان کردومە ڕووماڵاتیان هەبووە بەدەستی خۆیان ماس و شیر و پەنیر و هەموو شت کەرە و ڕۆن و کوردی و هەمووی دروستیان کردووە هەمووی وەکو ترخێنە و شۆربا و دۆینە و سایلە و کە ئێستا نەماوە سایلە زۆر خواردنی تر کە دروست کراوە هەمووی تەندروستە بەڵام ئەکەوێتە سەر ئەو خانمەی یاخود ئەو کەسەی کە لە ماڵە چێژ لێنێ ئەو کەسە کە کابانە لە ماڵە ئەبێ بزانێ چ خواردنێک دروست ئەکا و چۆنی دروست ئەکا ئەتوانی جەستەی ئینسان هەرچەند من لەو بوارە شارەزاییم نییە بەڵام جەستەی ئینسان پێویستی بە هەموو جۆرە خۆراکێکە کاتێکە ئێمە پێویستیمان بە هەموو جۆرە خۆراکێک بێ ئیجبارین کە هەموو جۆرە خۆراکێک بخۆین بەڵام ئەبێ بزانین چەند ئەخۆین و چۆن دروستی ئەەکەین چۆن ئامادەیەکەین ئەتوانی برنج بخۆی ئەتوانی گۆشت بخۆی ئەتوانی هەموو جۆرە شتەکانی تر بخۆی سەوزەوات بخۆی بەڵام بە تەندروست بەکاری کەمیش ئەو بابەتان ئێستا خۆشبەختانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لەم گرفتەی ساغنەبوونەوەی بەرهەمەکانی جوتیارەکان بە تایبەتی تەماتە دروست بوو دۆشاوی تەماتە لەگەڵ وشکردی تەماتە ئێستا زۆر هەیە زۆر کەس ئەیکات ئەم بابەتانە هەندێک نین بۆ ئەوەی کە تۆ بگەڕیتەوە بۆ خواردنە کوردەواریانە لە هەندێک بابەت هەیە ئێستا وەرزە ئێمە بەڕادمان نییە خواردنی تێڵویگیرە بەڵام دەتوانین ئەوەی کە باوە پیرانمان کردووە وشکی بکرێ ئەمانە بەهای خۆراکیان هەیە وەکو شێفێکتە وەکو کەسێک کە شارەزای لە خواردنی کوردەواری خۆی هەمووی ئاسانکاریەکان کە کراوە لە شەریکاتەکان کەوتۆتە بەردەستی خەڵکی ئێستا کە ئەڵەی هەمووی نەخۆشە هەمووی تووشی نەخۆشی خراپ ئەبن یاخۆ ئەو سایانوت سەرەتان دەگمەن بوو ئێستا سەرەتان لە هەموو کوچە و کۆڵانێک و خێزانێکە هەیە ئەمانێکە لە قوتون بڵێ ئەم خواردنانە کە ئەچێتە قوتوو یەک تۆ نازانی لەو شەریکاتانە چۆن دروستەکرێ و چ مەوادێکی تێکرێ
و مادەی ڕەنگی تێکرێ و هەنێشتی تری تێکرێ مەوادی حافزەی شیتی هەیە بۆیە زەرری هەیە ئەگەر یەکێ بتوانێت خۆی شت هەڵگرێ لە مجەمیدا یاخود وشکی کا یاخود جاران من بیرم یا دایکم بە توێتا تەماتەی ئەکڕی و ئەمان کردە دۆشا و دۆشاوەکەی هەڵەگر هەموو زستانەکە بەکارمان ئێنا بامێمان هەڵەگر بیبەرمان هەڵەگر هەموو جۆرە شتەکان پارێزەری بکەی بەبێ ئەوەی کە بزانانی بەبێ ئەوەی هیچ مادەیەکی تیا بێت ئێستش من دایکم خۆی ئەچێتە لادەیەک شیر ئەێنێ و ماست ئەێنێ خۆی خۆراکیان هەیە ئەم بابەتانە بێگومان تۆ ئەوانەی کە ماستێک لە دەرەوە ئەکڕی مەوادی حافزەی تایە لەوانەیە مادەیەکی تریشی تیاابێ بۆ مەین هەوەکو ماسە کوردیەکە نەبێت بەڵام چێشخانەکەت بۆ ئەمانت بەکارنێنە تاراخان واللهی چێشخانەکەم نەی ئەتوانی هەموو شتێک بگرێتە خۆی یعنی من خواردنم هەبووە کوردەواریەکانیشم هەبووە خواردنەکانی جۆرەکانی تریشم هەبووە وەک شەرقی و بەپی داواکاری بووە بەڵام تۆ چێشخانەیەک ئەگەر بتەوێ هەموو جۆرە خواردنێکی کوردەواری هەبێت تۆ شوێنێکی گەورەت ئەوێ سەرمایەکی زۆر گەورە دەوێ ناتوانیت یەک بابەتی دیکە کە زۆر قسەی لەسەر بکەم ئەوەی کە وەکو گوتم ئەین پرسەران بۆ ڕوبەڕوویتەوەکەمەوە بە حکومەی کە ئەزمونێکت هەیە لە دەرەوەش و خاوەنی کتێبێکیشی لە بواری چێش لێنان لە کووردا پێویستمان نییە بە شێوەیەکی ئەکادیمی بابەتی دروستکردنی خۆراکیان ئەوەی کە پێڵین شێف بخوێنرێت لە وڵاتانی دەرەوە لە جیهانە هەمووی بە شێوەیەکی ئەکادیمی ناخوێنرێت ئەم بابەتە بۆ ئەوی زیاتر ئەم کەسی پسپۆرمان هەبوو لەو بابەتە بێگومان بەها خۆراکیەکان و وامان لێ کاکە بگەڕێنەوە بۆ ئەم خۆراکە کوردەواریانی خۆمان من ئەتوانم ئەو پرسیارەت بە شێوەیەکی تر جواب بەمەوە بۆ نمونە من خواردنێکی کوردی دروستەکەم وەکو ترخێنە کە ئەیەنم لە پەیجەکەم دایەوازێنم ئەڵێم من وا دروستیەکەم بەڵام خەڵکی سلێمانیش بەم شێوەیە دروستیەکات کەیم ئەڵێم بەم شێوەیە خەڵکی سلێمانی دروستیەکە هەزارەها کۆمێندیەت ئەمە یەکێگەڵێ دەستی خۆشوێ وا دروستیەکە یەکێڵێ خەڵکی سلێمانی وا دروستی ناکە یەکێگەڵێ وانە یەکێگەڵێ وایە ئەمە بۆ لێرە پرسیارەکە ئەوەیە بۆچی هەر یەکێک هەمووی خەڵکی سلێمانین هەرێکی جۆرە کۆمنتێکی هەیە ئەمە ئەوە ئەگەیەنێ کاتێکە ئێمە لە دایکانەوە یاخود لە نەنکەکانمانەوە لە خەسوومانەوە لە پورەمانەوە فێری ئەم خواردنانە بووین هەرێکی بە شێوازێ لیناوە نەهاتوین یعنی قوتابخانەیەک نەبووە بۆ فێربوونی خواردنە کوردیەکان شتە کەلتوریەکانی خۆمان ئەوەی کە حەزی لە خواردن و دروستکردنی خواردنە و بیاوێ بێتە شێفێکی کوردی شوێنێکی ڕاستەقینەی لە سەیاسا نییە کە ئێمە بچینە ئەوێ بۆیە پێویستیمان بەو ناوەندە ئەکادیمی هەیە بێگومان دەرفەتێکشە لەم جەژنە ئێستا ئەم خواردنە کوردەوارانی خۆمان کە بابەتن هەمویان بەکاری بێنی پرسیام لەسەرەوە هەبوو بەڵام بەداخەوە کاتمان نەماوە سپاس دەکەین بەڕێستاراوین سەپان ئەمڕۆک نووسەرێک ناسادمانی بەڵام بێگومان نازداوی شێفەکەش هەر ئەمێنێ سپاس دەکەین سپاس بۆی کەوتۆری بەرنامە لەگەڵمان نبوویت سپاس بۆی کە تاوکەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەشاد و تەندروست بن و پێشتان ڕادەگەێنم کە لە سبەینەوە بەرنامەکەمان ڕیتمەکەی جارانی خۆی وەرەگرێتەوە لە سعات 8:30 سەردەبایانیەوە پێشکەش دەکرێت خواتان لەگەڵ و تەندروست بن